دکتۆر فرسەت سۆفی دوای ئەوەی تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو دوجار لە 11 کۆچی دوایی کرد. دکتۆر فرسەت دوای 30 ڕۆژ لە توشبوونی بە ڤایرۆسی کۆڕۆنا لە شاری ئەنقەرەی پایتەختی تورکیا کۆچی دوایی کرد. ئەمڕۆژ لە ڕێوڕسمێکدا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بە ئامادەبوونی بەرپرسانی حزبی و حکومی پێشوازی لێکراو هەر لە شاری هەولێر لە گۆڕستانی شێخ ئەحمەد بە خاک سپێردرا. ئەمڕۆ بە دڵێکی پڕ لە خەم و ئازارەوە پێشوازی لە تەرمی دکتۆر فەرسەت سۆفی پارێزگاری هەولێر دەکەین. دکتۆر فەرسەت کەم ژیا بەڵام ژیانی پڕ لە کار و بەرهەم بوو. دکتۆر فەرسەت بە جوانەمەرگی ماڵ ئاوایی لێکردین بەڵام بە چیرۆکی سەرکەوتووی ژیانی وێنەیەکی زۆر جوانی لای هەمومان بەجێهێشت. نمونەی کارزانی، دەستپاکی، نیشتیمان پەروەری و دڵسۆزی و خەمخۆری وڵات بوو. برایەکی دکتۆر فرسەتیش دەڵێت ئەمڕۆ خەڵک سەلماندیان دکتۆر فرسەت تەنها لەوان نەڕۆیشتووە بەڵکو لە سەرجەم هاوڵاتیانی شاری هەولێر ڕۆیشتووە. سپاس بۆ هەموو خەڵکی کوردستان، زۆر سپاسیان دەکەین بەڕاستی دڵسۆزی هەر لە زاخۆ هەتا خانەقین سپاسیان دەکەم، قەرداری هەر هەمویان بەڕاستی سپاتیان کرد کە تەنها لە منە چوو لەوانشتووە لە هەموو خەڵکی کوردستان چوو. زۆر سپاسی دەکەم. نەخێر بەس بە خۆمان لە ماڵێ دانیشین، ئەگەر کەسێکیش بێت ئەوە برای من سپاتی کرد برای من کە کەسێکە ڕازگۆ، زمان پاک، داوێن پاک، دەست پاک بۆ ئەوەی هەموو لایەنە سیاسیەکان پەرۆشین، هەموو خەڵکی کوردستان پەرۆشین. دکتۆر فرسەت سۆفی لە ساڵی 1970 لە قەزای چۆمان لەدایک بووە. لە مانگی 9 ساڵی ڕابردوو بووە پارێزگای هەولێر. لە ڕابردوودا ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان بووە. دکتۆرای لە یاسای گشتیدا هەیە. مامۆسای زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر بووە. ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستانیش بووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.